ئەوانەی لێرە دانیشتوون بەشێکیان خاوەنی کۆمپانیا و هوتێل و مارکێتەکانی گەرمیان و بەشێکی تریشیان فێرخوازانی سەنتەری گەشەپێدانی بەکارخستنی زانکۆی گەرمیانن کە هەردوولات دەیانەوێ لە ڕێگەی پرۆژەیەکی جێگری سەرۆکی حکوومەتەوە سوود بە یەکتر بگەێنن. بەڕاستی جێ دڵخۆشیە کە دەستگایەکی ئەکادیمی وەکو زانکۆ لە ناوچەی گەرمیان زانکۆی گەرمیان بتوانێت سیستەمێکی نوێ پەیڕەو بکات لە چۆنێتی پەیداکردن یا دابینکردنی کار بۆ ئەو گەنجانەیانە و خوێندکارانی کە لە دوای دەرچوونیان ئەکەونە بازاڕی کارەوە. پرۆژەی دۆزینەوەی هەلی کار بۆ خوێندکارانی زانکۆ لە ڕێگەی سەنتەری گەشەپێدانی بەکارخستنی زانکۆ ماوەی 3 ساڵە لە زانکۆی گەرمیان کاری لەسەر دەکرێت. دوای سەرکەوتنی پرۆژەکەش توانراوە خوێندکاری فێرکراو بە پیشە هەلی کاریان لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت بۆ بڕەخسێ و ئایندەی پرۆژەکەش بەو جۆرەیە ئەم سەنتەرە لینکی پەیوەندی دەبێت لە نێوان زانکۆ و کۆمپانیەکان بۆ بەدەستێنانی کرێکاری شارەزا. ژمارەیەکی زۆریان لەمانە هەر ئێستا لەو کاتێک کە خولەکەیان تەواو کردووە کۆمپانیەکان معجب بوون بە ئەدایان داوایان لێ کردووە نەڕۆن لەگەڵ خۆیان دایمەزراندون و ئەوانەشیان کەماونەتەوە زۆریان بە کۆمپانیەکان بەڵێنی پێداون کە لەگەڵ تەخەڕوشکردنیان لە زانکۆ بگەڕێنەوە بۆ لای ئەوان و جێگایان هەیە بۆ ئەوان چکە توانەکانی ئەوانیان بینیوە خۆیان ڕایان هێناون. بەڕاستی زۆر سەرکەوتووە پرۆژەیەکە کە توانی کۆنتاکتێک لە بینی کۆمپانیەکان و زانکۆ بۆ ئەو خوێندکارانە دروست بکە. هەر ئەوەی ئێستا هانی کۆمپانیەکانی داوە کە ئێمە وەکو کۆمپانیای دیوان توانیمان ئێستا خولی دامەزراندنی بۆ ئیشە تازەکانمان لە ڕێی زانکۆی گەرمیانەوە بوو. یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ڕاستی ئەم خولەیە بوو کە وای کردە بتوانین توانای ئەو قوتابیانە بزانین بۆ هەلی کاری تازە. خوێندکارانی بەشداربووی ئەو پرۆژەیە دڵخۆشن بەو کارە و ئاماژەبەوە دەکەن ئەوان فێری پیشەکراون و دوای دەرچوونیان لە زانکۆ ئەتوانن لە کەرتی تایبەتدا کار بکەن. سوپاسی جێگری سەرۆکی حکوومەتی هەریەمەکەم بتوانین دوای تاوکردنی زانکۆیان لە کەرتی تایبەتدا ئیش بکەن. بەنسبەت منەوە من سوودێکی زۆر باشم لێبینی. بەڕاستیان پرۆژەیەکی گرنگە خزمەت بە چینی خوێندکارەکات کە بتوانێت لە داهاتوودا پشت بە کەرتی گشتی نەبەسێ زۆربەی کات بتوانێت لە کەرتی تایبەتە ئیش بکات. سەنتەری گەشەپێدانی بەکارخستن لە تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان دامەزراوە. خودی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت پشتیوانی دەکات. ئەرکی سەنتەرەکەش مەشق پێکردنی خوێندکارانی زانکۆیە بۆ فێربوونی پیشە و ئاراستەکردنیان بۆ کارکردن لە کەرتی تایبەتدا. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.